من گفتوگۆی زیاتر دەکەم بە میوانداری سوبحی مەندەلاوی جێگری سەرۆکی ڕێکخراوی ماڵی کوردی فەیلی چونکە باسمان کرد کە زەرەر و زیانی زۆر بە کورد گەیشتووە لە نێو ئەوەندەدا کوردانی فەیلی زەرەر و زیانێکی گەلێک زۆریان پێگەیشتووە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە دەست بە گفتوگۆکار مەکەم لەگەڵیا بەڕێ سوبحی بەخێر بێی سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان بابزانین لەو جەنگەدا کە زۆرترین زیان بەر کورد کەوتووە ئێوەکو کوردی فەیلی چ زەرەر و زیانێکتان کرد؟ سپاس بۆ ئەو دەرفەتە ڕاستی ئێمە وەکو کوردی فێلی پێش هەموو چشت ئێمە هەموو کارساتێک بوو بەسەر کوردانی فێلی چونکە کوردن هیچ مەوزوعی تر نییە لەسەر کوردە فێلیەکان ریجیمی بەعس کاتە خۆی زۆر ئەوەی کرد لەسەر کوردە فێلیەکان چونکە زۆربەی کوردە فێلیەکان پەیوەندیان کرد لەگەڵ شۆرەشی کورد و کوردایەتی کاتی ڕەحمەتی بارزانی نەمر و هەروەها هەر شارێک لە شارەکانی کوردە فەیلیەکان لەوانەیە بە سەدانی بەشدار بوون بوونە پێشمەرگە لەو کاتە و زۆریش لەلیان شەهید بوون و بریندار بوون کە ئەو کاتیشە زیاتر ریجیمی بەعەت لە ساڵی هەفتە سەیری ئەوەی کرد کە کوردە فەیلیەکان چۆن پێشوازی کردن لە کوردەکە لە قیادەی کوردی کە ئەو کاتە اتفاقی ئازار بوو بە حەجمێک بوو زۆر گەورە بوو و دەوری گەورایان هەبوو لە بەزعی بەغدا و بازاری بەغدا و وەکو تجارەتی بەغدا لەسەر ئەوە بەڕاستی بەعس زۆر ئەوەی کرد کە وێرانی کوردی فەیلی بکەیت ئەو فرسەتە بوو لە ساڵی هەیشتا بوو بەڕاستی لە بزەبت لە 1/4 ئەو کاتە تەقینەی بوو لە زانکۆی مستەنسریە کۆنگرێک بوو بۆ تەلەبەی مستەنسریە و تارق عەزیز لەو کاتە بوو بریندار بوو تارق عەزیز و بەڕاستی کەس نازانی تا ئێستا لەوانەیە مخابەراتی بەعس ئەو چشتە کرد بۆ ئەوەی بکەنێ وەکو تومەتباری چونکە ئەو پێش ئەو هەنا ئەو تەقینەوە یەکسەر گەنجی کوردی فەیلی ناوی سەمیر بوو سەمیر غۆلام فەیلی خۆی و عائیلەی هەموویان گرتن و هەمویان لە سیدار دانا و کە ئەوە بووە سەبەبێک بۆ دەرکردنی کوردە فەیلیە لە هەفتی چوار بریاری 666 دەرچوو لە مەجلیس قیادەتی سەورەی عێراقی کە تەبعیەیان حەساو کرد لەو کاتە دەرکردنی کوردی فەیلی تەسفیریان کرد نزیکەی 375,000 تاکو 600,000 کوردی فەیلی دەریان کرد. ئێستا دۆخ و ژیان و گوزەرانتان چۆنە؟ دۆخ و ژیان و گوزەرانتان چۆنە ئێستا؟ هیچ قەرەبوویە کراونەتەوانێت چونکە هەمیشە ئێمە باس لە نەهامەتیەکانی کورد دەکەین باس لە قەرەبووکردنەوە شەکەین هەرچەندە بوو تووشمانە کە قەرەبووکردنەوە ناتوانێت لایەنە معنەویەکە قەرەبوو کاتەوە بەڵام لایانی مادی دەتوانێت قەرەبوو بکرێتەوانێت ئێوە هیچ قەرەبوویەکتان وەرگرتووەتەوانێت؟ زۆر ڕاستە طبعاً کە ئەو باسەکەی من ئێستا کوردە فەیلیەکان وەکو هەموو عێراقیەکان ئەو ڕوژەوەت و وەکو خەونی بوو کە ریژیمی سەدام بەڕوێ و بچوو عێراقی تازە بوو عێراقی دیموقراتی و فدرالی و بەڕاستی حەقی کوردە فەیلیەکان بێتەوە لە حکوومەتی عێراق بەڵام بەداخەوە ئەوە نزیکەی 20 ساڵە تا ئێستا هەرچەند وەکو جونیساید حساب بوو بریاری ئەوەی لەسەر کوردە فەیلیەکان بوو بەڵام حکوومەتی عێراق هیچ تا ئێستا ناڵێم هیچ بەڵام زۆر بەکەمی تعویزی کوردە فەیلیەکان کردووە تا ئێستا ئەو تعویزە چی بووە کە کردووە لە پێی بریاری محکەمەی جونیسایدی فەیلیەکان ئەبێ هەموو ئەو مڵک و ماڵ و هەن و تعویزیان بیکەن ئەو مڵکەکانیان هەمووی لە بەغدا بیران بوو لەسەر ئەوە بەڕاستی جنسیەیان نەبوو یعنی بە عێراقی نەبوون تا ئێستا تا حەقتا ئەمڕۆ هەموو فایلەکانی کوردە فەیلیەکان لە شعبەی ئەجانبە یعنی سیر کە چۆن معاملەیکەن لەگەڵ فەیلەکان چونکە کوردن چونکە دەزانن تا ئێستا ئەو نەفەسی شۆفێنی بەعسی هەیە بەداخەوە یعنی هەندی زۆر لە زوباتەکانی لە وزارەی ناوخۆ تا ئێستا هەر بەعسیین و داواتان چییە؟ داوامان بە تەئکید ئێمە حەقی خۆمان ماوی خۆمان داواکەین ڕووی داواکانتانەکە نەکێ؟ زیاتر بەڕاستی ئێمە لەسەر حکوومەتی فدرالی عێراق ئەبی خۆی ئەو حەقە بکێ ئێمەش باش دەزانی من کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت جەنابی سەرۆک بارزانی کاتی باسی ئەمفال دەکە بە شانازیە و دەڵێم باسی ئەمفالی فەیلیەکان پێشی ئەمفالی بارزانیەکان دەکە
ئەوە دەلالەتی واضحە کە ئەو جەنابی سەرۆک چۆن حرسی هەیە بەڵام لەسەر ئەوەیشە بەڕاستی ئێستا تا ئێستا فەیلیەکان داوایان زۆر هەیە چ لە بەغدا چ لە هەرێمێش هەندی یعنی ئەو هەنە ماڤەکانی فەیلیەکانیش لەوانەیە حکوومەتی هەرێمە کوردستان دەتوانی زیاتر زەخت بکەی لەسەر بەغدا و لێریشە هەندی کیشەیان هەیە بەڕاستی بەڵام ئێمە بەعامیش بە تاکیدیمە لەگەڵ ئەوەی من کە ئێمە بەشی لە کوردیم ئێمەیشە ئەو کوردێک ئەمڕۆ بەو سوورەتە ئەو هەرێمە بەتاکید ئێمەش بەشمان بوو لەو تەسحیاتمانداوە و حەقمانیش هەیە لەسەر هەموو لایەکان. دەستخۆش بەڕێز سوبحی مەندەلاوی جێگری سەرۆکی ڕێکخراوی ماڵی کوردی فەیلی گەلێک سوپاس بۆی کە ئامادەبووی لەگەڵمان. سپاس بۆ خۆدان، سپاس بۆ ئەو دەرفەتە، زۆر سپاس.